إذاعة صوت كردستان العراق. This is the voice of Iraqi Kurdistan. هذه شورشي كرد باش دستور بجماهيري قل. پارتی دموکراتی کوردستان وەک یەکەم پارتی سیاسی لە باشووری کوردستان کە 73 ساڵە یەک بنەماڵە سەرکردایەتی دەکات. کەچی حیزبێکی تەواو سیاسی وردە بورژوازی بوو، بەڵام هاتن مەلا مستەفای سەرۆکخێڵی ئێلی بارزانیان کردە سەرۆکی ئەم حیزبە سیاسیە. لە 1958 شتێک لە مەلیکی عێراقی قەوما و ئەفسەرێکی جەیش بە نێوی عەبدولکەریم قاسم هات وە کۆدەتایەکی بەسەر مەلیکی عێراقدا کرد و مەلیک کوژرا و بۆ یەکەم جار لە وڵاتی عێراق جمهوری دروست بوو. چوون مامۆستا ئیبراهیم ئەحمەد و پێشتر مامجەلال و ئەوان هەستان چوون، بە تایبەت مامۆستا ئیبراهیم و کەسێکی دیکەشی لەگەڵ بوو، هەستان چوون بە قاهیرەیدا لە سۆڤێتەوە لە مەسکۆوە مەلا مستەفایان بردە قاهیرە، لێوە بە کەشتی و بە ئەوەوە هێنایانەوە بەسرەی و بە مەزاهرەی گەورە و بە پێشوازێکی زۆر گەورە مەلا مستەفای سەرۆکی پارتی دموکراتی کوردستان هاتەوە بۆ بەخا. عەبدولکەریم قاسم زۆری حورمەت لێگرت و حتا کۆشکێکی نوری سەعیدی سەرۆکوەزیرانی پێشوو کە کوژرا بوو لە زەمانی مەلیکی، حتا ئەو کۆشکەی لێ اختیار ناکرێەوە بۆ ماڵی خۆ. لە هەڵاوگرمەیە کە لە ساڵی 1962 دروست بوو، کۆمەڵێک ئاغاوەت و سخاوەن عەرز دژی ئەو ڕێفۆرمەی کە عەبدولکەریم قاسم وەک سەرۆک کۆماری عێراق ویستی بیکە بۆ ئەوەی کە کێشەی عەرز هەلکا و عەرز بدا بە ئەو کەسەی کە ئیشی لەسەر دەکاوە ئاغاوەت نەهێڵێ. ئاغاوەتی منتەقە زۆر گلەیان لەو مۆزوعی کرد، دژی ئەو مۆزوعی تەقسیمی ئەرازی وەستانەوە و لەوەدا هاتن ویستیان کە بە دژی عەبدولکەریم قاسم هەڵاوگرمەیە بکەن. نوخبەی کوردی چوو ئەم هەڵاوگرمەیەی قۆستەوە، کوتیەوە شۆڕشی نەتەوەیە. لەوە شۆڕشی ئەیلول دروست بوو. في عام بەیانی 11 ئازار کۆمەڵێک شتی تێدا بوو بۆ یەکەم جار. خودموختارێکی تەواوی بۆ کوردان تێدا بوو، مەجلیسی تەشریع و تەنفیزی تێدا بوو، تەنانەت لەسەر کەرکووکیش نوعێک تەوافق کرا کە لە ماوەی 4 ساڵدا کێشەی کەرکووکیش بە هەڵبژاردن و بە ڕێفراندن بەو جورەشتانە جێبەجێکرێت. جێبەجێ بکەن. زۆربەی ئەم دەستکەوتانەی کە کوردی عێراق هەیەی لەباری مۆسیقا، لەباری کتێب، لەباری کۆڕی زانیاری، لەباری زۆربەی باوەڕکە ئەو 4 ساڵەیە کە مفاوەزات بوو لە نێوان شەڕ نەبوو لە نێوان عێراق و کووردا، کەچی لە هیچ جوو خۆڕایی بە فیتی شای ئێرانە و پێنەگەیشتووی سەرکردەکانی کوردی شۆڕشی ئەیلول شۆڕش دەستی پێکرد. مستەفا شا پێی کوت هاتەوە، گوتی ئەمن لەگە سەدامی سازاوە، ئەمن دیسیدی کە دیفاع و پشت و پەنای شۆڕشەکەی تۆنی. بعد انهيار الحركة التحررية الكردية ورحيل مصطفى البرزاني إلى إيران، نشرت صحيفة كيهان الإيرانية على لسان البرزاني يقول: إنني الآن ها هنا ولم أعد الآن زعيما، لقد انتهى أمري. ئەوە بوو کە ئەم قسە مێژووی مەلا مستەفا کە کرا کە زیاتر لە 100,000 پێشمەرگە لە ماوەی 24 سەعاتدا لە پارتی دموکراتی کوردستان چەکیدانە.
وضع السلطة بيد ممثلي الشعب الحقيقيين. یەکەم پارتی سیاسی باشووری کوردستان کە پارتی دموکراتی کوردستانە ماوەی زیاتر لە 10 ساڵ بەبێ سەرۆکەکەی و لەسەر دەستی کۆمەڵێک نوخبەی شار لە ژێر ململانی بەرەو شوعیەت بردن و بەرەو کوردایەتی بردن ژیانی بەسەر برد. یعنی تقریبا هەموو چالاکێکی سیاسی ئەندامی پارتی بوو. ئەوانە هەموویان خۆیان بە دەستی خۆیان چون کوتیان جەنابی مەلا مستەفا تۆ سەرۆکمانی و مەلا مستەفا بە عەمەل بوو بە سەرۆکی شۆڕشی کوردی، سەرۆکی ئەیلول و بە عەمەل پارتی هێنا ژێر چۆکی خۆی. ئەوە بوو بە باعیسیەوەی کە مەکتەبی سیاسی، باڵی مەکتەبی سیاسی لەباری هێزی عەسکەریەوە بە مەلا مستەفای نەوێرن و خێڵ و عەشیرەت و گەورە پیاوانی مەلا مستەفای توانیان هەموو ئەندامان و پێشمەرگەکانی مەکتەبی سیاسی لە ساڵی 1964 ڕاو بنێن لە دیوی ئێرانیان کردن و ئەوان بوون بە پەنابەر لە لای شای ئێرانێدا. ئەوجا مەلا مستەفا تەواو ڕێگای بۆ کرایەوە و خۆی بوو بە نەفەری ئەوەڵ و قسەکەری ئەوەڵ و حاکمی بەڕ و بەحر و پارتی بە تەواوی ساف کرد، هیچ معارزەیەکی لە پارتیدا نێشت. ئێمە هەرگیز و هەرگیز لە ماوەی 70 ساڵ مێژووی حیزبایەتی سیاسی هەرگیز نەمانتوانی لە جغز و لە دایرەی خێڵ و عەشیرەت و دیوەخان بینە دەرێ. لەلایەک حیزبی سیاسیمان پێشڕە بوو، بەڵام دیوەخان هەمەکارە بوو. لەلایەک حیزبی سیاسی و کادری وردە بورژوازی و نوخبەی سیاسی و نوخبەی ڕۆشنبیر ئەندامی حیزبەکەمان بوو، بەڵام لەلایەک سەرۆک خێڵێک، کوڕە خێڵێک، کوڕە سەرۆکێک هەمەکارە بوو. پارتی دموکراتی کوردستان وەک یەکەم پارتی سیاسی لە باشووری کوردستان کە 73 ساڵە یەک بنەماڵە سەرکردایەتی دەکات، یەک بنەماڵە قسەی ئەوەڵ و ئاخر دەکات. بە درێژایی 73 ساڵ دوو سەرۆکی هەبوو، یەک مەلا مستەفای بارزانی، دوو کوڕەکەی مەسعودی بارزانی. 73 ساڵ بابێک و کوڕێک سەرۆکی یەکەم حیزبی سیاسی باشووری کوردستان. بۆ ئەوەی کە جەلال تاڵەبانی نەتوانێت بێتە سەرکردەی باشووری کوردستان و یەکێتی نیشتیمانی مەجای پێنەدان، شەڕی یەکێتی نیشتیمانیشیان کرد. حەقیقەتەوەیە کە زۆر زوو دیسان تووشی شەڕێکی گەورەی براکوژی بووین لە 94 لە نێوانی یەکێتی و پارتیدا کە شەڕەکە بوو بە ئایسی وەی کە یەکێتی تێیدا سەرکەوت لە بیدایەتەوە و پارتیان پاڵ پێوە نابەرە و سنوورەکانی تورکیا بەرە و زاخۆ بەرە و دهۆک و بەرە و بارزان و یەکێتی زۆر غرور بوو، هەولێری گرت و هەولێری خۆی بوو، هەولێری بەجێنێر، بەڵام ئەوانی چون سەدامیان هێناوە سیویەکی ئاب قەوما و لە گرتنەوەی هەولێردا لە دەستی یەکێتی و هەموو ناوچەکانی دیکەی دەوروبەری هەولێریش سەدام کۆمەجی کردن و ئەم شەڕە ئیدامەی کێشا شەڕێکی یەکجار خێناوی کە ئێستاش زیاتر لە 200 پێشمەرگەی هەردوو لاونن. بەڵام دووبارە بۆ ئەوەی کە ئەمریکا پلانی هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حکوومەتی بوش دەبوو سەدام حوسێن بڕوخێنێ و پێویستی بەو ئەوانە بوو بەو دوو هێزەی هەبوو، هەستا کۆبوونەوەی بۆ دروستکردن لە واشنگتن و خانمی ئۆڵبرایت کە ئەو دەمی وەزیری خارجەی ئەمریکایە بوو، دانیشتێکی بۆ مەسعود و جەلال تاڵەبانی دروست کرد و دەوێتە ئاشتی کردنەوە کە ئەوە 1992 بوو. دوای ئەو ئاشبوونەوەی هەتا ئێستا کوونێ ئەوانە پێکەوە حکوومەتێک هەرێمی کوردستانیان بەڕێوە بردووە، جارجار بەدەستی بۆ جارجار بەدەستی بۆ جارجار ئەو دەستباڵا بۆ جارجار ئەوە بووە، وەڵام تا ئێستا کوونێ لەگەڵی بێت ڕوخسار و سیمای دوو ئیدارەیی بەدەست لە نێوان سلەیمانی و هەولێرەوە هەر دیارە و معلومە دەسەڵاتی ئەسڵی لە ناوچەی سلەیمانی بەدەست بنەماڵەی تاڵەبانیە و دەسەڵاتی ئەسڵی لە نەمەنتەقەی هەولێر و دهۆک و بادینان بەدەستی بنەماڵەی بارزانێ. زۆربەی هێزەکان مخالف بوون، زۆربەی دۆستەکانمان، زۆربەی هێزەکانی ڕۆژ ئاوای
جیهان مخالف بوون کە کاکەمەی کەنجارە زوویە دەبێت اتفاقێکی نیشتمانی بستکەین دەبێت جێیشێکی نیشتمانی دروستکەین دەبێت ژێرخانی دەوڵەت دروستکەین. بعد مرور أكثر من 70 عاماً